نیوەی باکووری گۆی زەوی درێژترین ڕۆژی ساڵی بەخۆیەوە بینی. لاربوونەوەی خۆر لە هاویندا دیاردەیەکە ڕوودەدات، نەک لەبەر دووری زەوی لە ڕۆژەوە، بەڵکو بەهۆی لاربوونەوەی زەوی بەلای ڕۆژدا. ئالێکس یانگ لە ئاژانسی ناسا دەڵێت زانایانی بواری خۆر پێشوازی لەم لاربوونەوەی ساڵانە دەکەن. بە پشتبەستن بە درێژی شەپۆلی تیشک ئێمە دەتوانین شێوازی جۆراوجۆر لەسەر تەختی ڕۆژ ببینین. پێکهاتەی تەنی گەورە لە بەرگی ئەتمۆسفێری ڕۆژدا بەدی دەکەین، تەقینەوەی گەورە دەبینین، هەروەها ئەوانەشی بە گڕی ڕۆژی دەناسرێنیان تەقینەوەی گەورەی تەنی. هەر بۆیە ئێمە حەز دەکەین تەماشای هەموو ئەم شەپۆلە درێژە جیاوازانە بکەین، لەبەرەوەی ئێمە وێنەیەکی زۆر زیاتری تەواو بەدەستدێنین سەبارەت بەوەی لەسەر ڕۆژ ڕوو دەدات. ئالێکس یانگ دەڵێت توێژینەوە لە بواری ڕۆژدا یارمەتی زانایان دەدات لە دیاردەی خۆر تێبگەن، ئەوەی کاریگەری دەکاتە سەر ژیانمان، وەک بایخۆر و تەقینەوەی گەورە لە خۆردا. ئەوانەی یانگ بە دەرهاوێژەی گەورەی ماددەی خۆری ناوی دەبات. ئەم دەرهاوێژانە تۆڕەکانی پەیوەندیکردن تێک دەدەن، هاوکات ڕەوشی مەترسیداریش بۆ ئاسمانگەڕان لە وڵای ئاسمانی دروست دەکات. ئاژانسی ناسا لە ئێستادا 2 کەشتی لێکۆڵینەوەی هەیە، ئەوانەی لە نزیک خۆر دەخولێنەوە. لە دێر زەمانەوە دیاردەی درێژترین ڕۆژ سەنگی ساڵانە بووە لەلایەن پیاوانی ئاینی و ڕابەرانی ئاینی بەریتانیەوە چاودێری دەکرێت. ئایا تۆ هەرگیز ئەو هەستت لا دروست بووە کە تۆ چاودێری دەکرێیت بۆ هەموو گەشتەکان لە زەویەوە کە بۆ وڵای ئاسمان فریون و ئەو ژمارە بێشومارەی تێلسکۆپانی لەسەر هەسارەکەمان هەن ڕویان لە ئاسمان کردووە؟ لەو بارەیەوە زانایان دەڵێن ئەگەرێکی گەورە هەیە کە تەلسکۆپەکانی جیهانەکانی دیکە ئەوانیش ڕویان لە ئێمە کردبێت. لیسا کالتنگەر لە ئازانکۆی کۆرنەل دەڵێت کارێکی کەم دەتوانین ئێمە ئەنجام بدەین بۆ گۆڕینی شێوازەکانی تایبەتمەندی خۆمان. لەبەرەوەی ئۆکسجین لە ئەتمۆسفیردا هەیە، هەر بۆیە لە ڕاستیدا خۆشاردنەوە بژاردەیەک نییە. جاگەر ئاماژەیەک بنێرن یاننا، ڕوون دەبێتەوە کە ژیان لەسەرم هەسارەیە هەیە ئەگەر ئەوان هەمان ئەو زانستەی ئێمەیان هەبێت. ئایوانە من دووبارە وای دادەنێم کە ئەگەر تۆ نیگەرانیت سەبارەت بەوەی کەسێک دێت و تۆ دەخوات، ئەوا تۆ لە دڵەڕاوکەی هەبوونی شارستانیەکی تەکنۆلۆژی پێشکەوتوو دایت کە بتوانێت ئەو مەودایە ببڕێت. زانایانی ئاسمانی بەم دوایانە ئەستێرەیان لە نێو کۆمەڵەی ئەستێرەی زەویدا دۆزیوەتەوە. ئەگەر کەسێک بە دوای زانیاری لەسەر زەویدا بگەڕێت دەتوانێت بەدەستی بێنێت. بۆ ئەنجامدانی ئەم کارش ئەوان تەکنیکی ئەندازیاری پێچەوانە بەکاردێنن بۆ تەماشاکردنی ئەستێرەکان لە بری ئەوەی تەماشای هەسارەی خۆمان بکەن. ئاسمان ناسان پتر لە 1715 هەسارەیان لە ناوچەکەمان هەژمار کرد. هەروەها بە شیانی سەدان هەسارەی هاوشێوەی زەویش لە دەوریان لێیانەوە دیمەنی بینینی بێگرفتی زەویان هەیە. هاوکاتی ئەوەی ستیڤن هۆکینگی کۆچکردو ئاگاهیدا لەبارەی پەیوەندیکردنی بە کەسانی بە مرۆڤ ئاسمانیەکاندا ناسێنێت کە ڕەنگە زیانمان پێ بگەێنن، هاوکات لیسا کالتنگەر دەڵێت ئەو لەو بارەیەوە هیچ نیگەران نییە. بەڕاشکاوانە دەڵێم کاتێک تەماشای ئاسمان دەکەم کارەکە کەمێک دۆستانەتر دیارە، چونکە لەوە دەچێت کەسێک دەستت بۆ ڕادەوەشێنێت، بەڵام هێشتا ئێمە ئەوە نازانین. ئەو ئەرکەی هەفتەی ڕابردوو دەستی پێکرد لە دەرەوەی دەستگای نێودەوڵەتی ئاسمانی بۆ ئاسمانگەری ئاژانسی ناسا شین کیمبرۆ و ئاسمانگەر تۆماس پیسکەی لە ئاژانسی وڵای ئاسمانی ئەوروپایی، هەردووکیان ڕۆڵی خۆیان دووبارە کردەوە وەک ئەندازیارانی کارەبایی کاتێک لە بەستن و کردنەوەی پانێڵێکی نۆژەنکراوەی خۆریان ڕۆژی چوارشەممە تەواو کرد. پێشبینی دەکرێت نۆژەنکردنەوەکە توانای بەرهەمی وەزگەکە بەهێز بکات بەر لە چەند سەردانێک بۆی لەم ساڵدا لەلایەن خەڵکان و هەروەها تاقمەکانی فیلم سازان.